برنامه کل کنکشن دنگ امریکا لواشنطن پایتخت از صالح دمیجر لگل هفکارن خواه به خیرهاتنا و دیکم و به سرنوچه آن دست به برنامه دیکم. امریکی هول ددن به ریا بکارانینا ماسکان ری لکورونای بگیرن. ویروسا کرونا باندور دیده سرساغلمی دایک و زاروکان. به هزاران پاریزرین ترکیه یاسه پرلمانی دور باروین پاریزران شرمزار دیکن. هن رونشتوانین نافچه مارتن لولیت فلوریدا هلمتکا دژی بکارانینا ماسکان دست پیکر پشتیکو بر پرسان فرمان دابوکو دوی هر کس ماسکان لکار و جهن گشتی بکار بینه. خوابشاندان دبن دمکه دا که فلوریدا تومارین خوین هری بلند رادگهینه که ده 24 دمجمیران دا 15,000 کیس نو در باز کرن و اگر فلوریدا ولاتکی سر بخوابویا ده آستا چاران دا بالسر آستا جیهانی پشتی امریکا، برازیل و هندستانی. خوابشاندان این دژی بکارانینا ماسکان هر وها لولایت میشیگن و میزوری جیهاتن پلان کرن. او دبیجن پیوانن بر پرسان این دانینا ماسکان لدژی آزادیا کسایتیا خلکینه. لگل بهتری 3 میلیون پیکتین ویروس و 137,000 مری کووید 19 هر دچه بلند بله امریکا و بر پرسان چره نینن جبلی که بانگا خلکی بکن دا ماسکان بکار بینن و پیگر بن به دوربونا جواکی و پیوان ساغلمی جبو کم کرنا بلاوونا ویروسی. لإلكهارت ليك لويسكنسن بهزارها كس لهواداراني بيشبركي أوتومبيلي إنديكار بو يكمين جار كوبونتوا لوتي مالبندكاني بيشبركي أوتومبيل بهوي فيروسي كورونا لسنانسري ولاتكدا داخرابون. ئەمە یەکێکە لە باشترین شوێنەکان لە سەرانسەری جیهاندا. هەموو کەسێک گوریای خۆیەتی. هیچ مەترسیەکم نەبوو بۆ هاتن دەرەوە. تێکڕای کارمەند و شۆفێرەکان دەمامکیان داناوە، بەڵام پێم وانییە هەموو هەواداران دایان نابێت. لفلوریداش یەکێک لە ویلایەتانەی لەم دوایەدا زۆر حاڵەتی نوێی کۆڤید 19 تیا بڵاو بۆتەوە. وۆڵت دیزنی بەناوبانگ دووبارە قاپیەکانی بۆ گەشتیاران خستەوە سەرپشت بەڵام مەرجی دانانی دەمامکیان داناوە. بە گوێرەی زانیاریەکان دانانی دەمامک لە هیچ ڕوویەکەوە خراپ نییە. ئەدمیرال برێت گریۆر یاریدەری وەزیری تەندروستی ئەمریکا دەڵێت دەمامک ڕێگە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دەگرێت بە تایبەتی لەو شوێنانەی تەشەنەی کردووە. دانانی دەمامک زۆر پێویستە لە شوێنە گشتیەکان ڕێگە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بۆ کەسانی تر دەگرێت. تا ئەوەش سەر بگرێت پێویستە لە 90% خەڵک لە شوێنە گشتیەکان دەمامک بەستن و لەو شوێنانەی زۆری تێدا بڵاو بۆتەوە. هەروەها دوا بەدوای چەند هەفتەیەک لەبەر هەڵستی سەرۆک دۆناڵد ترامپ بۆ یەکەمین جار دەمامکی بەست لە کاتی سەردانی بۆ دەستگای واڵتر ریدی پزیشکی لە واشنگتن. پێم وایە پێویستە دەمامک دامەدرێت لەو دەمەی لە نەخۆشخانە بین بە تایبەتی لەو کاتەی قسە لەگەڵ ئەو کەسانە دەکەین کە لە هۆڵەکانی نیشتەرگەری هاتوونەتە دەرەوە. من ناکۆک نەبووم لەگەڵ دانانی بەڵام لەو باوەڕەدام کات و شوێنی خۆی هەیە. لە بەریتانیاش لە کاتی پرسیارکردن لە سەرۆکوەزیری بەریتانیا لە بەرنامەیەکدا لە ڕێی ئۆنلاینەوە بۆریس جۆنسن ئاماژەیدا بە گرتنەبەری ڕێکاری تونتر لە سەرانسەری بەریتانیا. بەڵێ پێویستە دابنرێت و ئێمە لە ئێستادا زیاتر سوورین لەسەری چونکە پێمان وایە لە شوێنان و جێگداخراوەکاندا پێویستە لە کاتی چاوپێکەوتن بە خەڵک دەمامک دابنرێت. شارەزایانی تەندروستی دەڵێن دانانی دەمامک تەنها ڕێگەی گرنگ نییە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی پەتاکە. پێویستە باڕەکان دابخرێن. ژمارەی ئامادەبوانی ناو ڕێستۆرانتەکان کەم بکرێتەوە و خۆ دوور ڕاگرتن لە خەڵک و لە شوێنە گشتیەکان دەمامک دابنێن. ئێجگار گرنگن هەروەها پاگڕاگرتنی دەست و پل. ئەدمیرال گرێر و بەرپرسانی تری تەندروستی بە هیوان بەم ڕێکارانە ڕێگری لە تەشەنەکردنی کۆڤید 19 لە ئەمریکا بگیرێت کە بەهۆی زیابوونی ژمارەی حاڵەتەکانی نوێ لە ڕۆژێکدا لە زۆربەی ڕۆژانی هەفتەی ڕابردوودا سەجەرەی بێپێشینەیی تۆمار کردووە. تانها کورونای بهتری 9 میلیون کس ل جهان کشتیه. جبلی وان هجمارانجی باندورا ویروسه لسر ساغلمی دایکان و زاروک نوبر و ین نوگهشتی هیه و به صدما ویروسه خدمت تندرستی به ریجه 20 جسدی جسر دایک و زاروکان هاتیه بری. درنگانێکی شەوە لە شاری نایرۆبی پایتەختی کینیا ئەم ژنە دووگیانەش خەریکە منداڵەکەی بێتە ژیانەوە. ئۆتۆمبیلێکی فریاکەوتنیش لەلایەن کارمەندانی تەندروستیەوە ناردراوە بۆ ئەوەی ژنەکە هەڵگرێت و بیباتە نەخۆشخانەوە.
کاتێک کە حکوومەت بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاتوچۆکردنی قەدەخە کرد، پزیشکەکان تێگەیشتن لەوەی کە ڕێژەی مردنی ئەو ژنانەی کە بەتەنیا لە ماڵەوە منداڵیان دەبێ ڕووی لە هەڵکشانە، بۆیە بۆ ڕزگارکردنی ئەم ژنانە نەوەستان و چەند چالاکیێکیان نواند. حاڵەتەکانی منداڵبوون زۆر بۆ بە شێوەیەکی گشتی شەوی 2 جار تەلەفۆنمان بۆ دەکرێت. ئەوەی لە شاری نایروبیدا دەیبینین لە هەموو وڵاتەکانی دیکەشدا ڕوو دەدا، تەنانەت وڵاتە دەوڵەمەندەکانیش. راپۆرتی نەتەوەی یەکگرتووەکان ڕایدەگەێنێ کە ژنان و منداڵانی ژێری تەمەن 5 ساڵ و مێرمنداڵان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە خزمەتگوزاریە پزیشکی و تەندروستیەکان بێبەش بوون و سەرنجامی ئەمەش لە ناوچوون و مەترسیە بۆ سەرژیانیان. هەڵسانگاندنە سەرەتاییەکان ئەومان بۆ دەدەخات کە ڕێژەی مردنی مناڵانی ژێر تەمەن 5 ساڵ و دایکان و مناڵانی تازە دایکبوو ڕوو لە زیادبوونە. ژمارەی مناڵانی بەدخۆراک و ئەو مناڵانەی ڕوبەڕووی هەڵسوکەوتی خراپ و توندوتیژی دەبنەوە و هەروە ئەو ژنانەی کە لە خزمەتگوزاریە تەندروستیەکان بێبەشن ڕوو لە زیادبووندایە. بۆیە بە پێی هەڵسانگاندنەکانی ئێمە دۆخەکە زۆر ترسناکە. بە پێی بەراوردەکانی ئەم راپۆرتە لەوانەیە نزیکەی 400 ملیۆن منداڵ بێنان و ئاو و برسی ببن، چونکە بەهۆی داخستنی قوتابخانەکەیانەوە لە ژەمی خواردنیان بێبەش دەبن. 13 ملیۆن منداڵیش پێکوتەکانیان لەدەست دەدەن. هەندێک لە دایک و باوکەکان دەترسن لەوەی منداڵەکانیان لەم دۆخەدا ببەنە دەرێ بۆ وەرگرتنی پێکوتەکانیان و هەندێک لە وڵاتانیش ڕوبەڕووی کەمی پێکوتە بوونەتەوە. مەترسی لە نێوان بڵاوبوونەوەی سوڕێژە و ئیفلیجی مناڵان و درم و نەخۆشەکانی دیکە مەترسیەکی ڕاستی و گەورەیە، پێویستە خۆمانی بۆ ئامادە بکەین. ئەم راپۆرتە هەروەها باس لەوە دەکا کە ڕێژەی توندوتیژی و دەستدرێژیکردن و هەروەها ڕێژەی دووگیانبوونی نەخوازراوی خانمان لە سەرانسەری دنیا ڕووی لە هەڵکشانە و لە پاڵ ئەمانەشدا ڕێژەیەکی زۆر لە دایکان بەهۆی نەخۆشیەکانی دووگیانیەوە گیانیان لەدەست دەدەن. دکتۆر ئالپوی دەڵێت کە ڤاکسینێک دەتوانێت کۆتایی بهێنێتە پەتای کۆرۆنا. ئەو دەڵێت بەڵام دەبێ وڵاتە دەوڵەمەندەکان یارمەتی وڵاتە فەقیرەکان بدەن کە سیستمی تەندروستیان بەهێز بکەن، چونکە دوای ئەم پەتای کۆرۆنایە ئەم وڵاتانە لە جارانیش فەقیرتر دەبن. بە دەستپێکردنا ڤیرۆسا کۆرۆنای ڕای gelek فرۆشگەهان دەریên xwe girtin, aboriye hinekan ciwan têk çû û hinên din jî berxwe didin û vaye careke din deriyên xwe vedikine û pêşwaziya xelkê dikine. کاتێکی دژوارە بۆ بازارگەکان لە هەوڵدان ئەو کەم فرۆشی بەهۆی کۆرۆنا ڤایرۆسە تووشیان هات قەرەبووی بکەنەوە. هەوڵەدان سەرنجی کڕیاران ڕابکێشن و کاریش بۆ ئەوە دەکەن کە چۆن کڕیار ڕازی بکەن و وا بکەنەوە کە چێژ لە کڕینی پێداویستەکان ببینن سەرڕای گرتنەبەری ڕێسا و یاسای نوێ بەهۆی کۆرۆنا ڤایرۆسەوە. ڕەنگە پێداویستیەک بکڕن، کڕینیش گرنگە بۆ بازرگانی، خۆی لە خۆیدا بازارکردن هەستێکی خۆشە، چۆن وا بکەین ئەم هەستە بدەین بە کڕیار. کارمەندانی بازارگەکان ماسکیان بەستووە و شوێنەکەش بە بەردەوامی پاگەکەنەوە. بربەستێکی شوشەیشان لە نێوان خەڵکو و کاشێردا دروست کردووە. دیاریکردنی ڕێژەیەک لە موشتەری بۆ بازاریکردن، هەروەها ڕێڕەوی نێو بازارگەکەشیان نیشان کردووە تا خەڵکەکە 6 فیت لە یەکتریەوە دوور بن. ئەوەی کە نەگۆڕاوە دەموچاوی پشت ماسکەکانە. دەتوانین ئەو پێکەنینانە ببینین لە دەموچاویاندا. دەتوانیت هەست بەو گەرم و گوڕگەی مامەڵەکردنی کارمەندەکان بکەیت. ڕەنگە هەندێک گۆڕانکاری ڕوویدا بێت، بەڵام مامەڵەی کارمەندەکان وەک جارانە. لە بازارگەی مەیسێز لە بری ئەوەی ڕێگە بدرێت مشتریەکان نمونەی مکیاجەکانیان تاقی بکەنەوە، کارمەندانی مەیسێز وێنەی مکیاژەکان نیشانی مشتریەکان دەدەن. لە ئۆڵتا بیوتی ئاپی تەلەفۆنی داناوە و مشتریەکان سوودا و شتی تر لەسەر ئۆنلاین تاقیەکەنەوە. ڕۆژانە کارمەندەکان بەر لە کارکردن پشکنینی تەندروستیان بۆ دەکرێت. داوایان لێ دەکرێت هەموو کاتەکان دەمامک ببەستن، هەروەها لە تەواوی بازارەکە یارمەتی مشتریەکان بدەن. دوای چەند مانجێک لە داخستنی شوێنە گشتیەکان هەندێک لە نیویۆرکیەکان دێن بۆ بازاریکردن. هاتنە دەرەوە لە ماڵەوە هەستکردنێکی خۆشە، کردنی هەندێک شت کە بەردەوام ژن دەیکات و وەک چوونە بازار. ئەس بەباشی دەکەم، هێشتا دوودڵیشم کە دێمە ناو خەڵک، هێشتا دەترسم. لەگەڵ ئەوەی خەڵک لە هەندێک ویلایەت بەو بارودۆخە نوێ ڕاهاتبوون و هاتبوونە دەرەوە، بەڵام بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە لە هەندێک شوێن وای کردووە هەندێک لە ویلایەتەکان پەشیمان ببنەوە
لەکردنەوەی شوێنە گشتەکاندا. ئەوەش پشێویەکی بۆ ئەو بازارگانە دروست کردووە. لە بازارەکاندا هەندێک ئاماژەی خراپمان بینی کەمایی نیگەرانی بوو وەک ڕاگەاندنی مایە پوچی یان داخستنی شوێنەکان. مارکەی بازرگانی برۆکس برادر تازەترین ناوە پەنا بۆ دۆسی 11 بەرێت بۆ پاراستنی براندەکەی لە ئیفلاس بوون. هاوشێوەی هەندێک مارکەی وەک نەیمان مارکۆس و جیکڕو و جیسیپەنی. یاسەیە پەرلەمانە ترکیا لە دۆر ژنۆڤە ئاڤاکردنا بنگەها سندیکەیە پارێزەران ڕاستی نەرازیبوون و پرۆتەستۆیên بە حەزاران پارێزەر هات کە wê dibînin wekû planeke ji navbirina serbixweyiya parêzerên welêt. Hikûmetçî herwiha yasayê wekû pêkanîna demokrasiyê di rêxistinên parêzeran da dide nasîn. Ne yapacaksınız bunu? Ne yapacak? Girin kardeşim. Peşniyara AKP û MHP ya baroya pirjimarî di Meclisa Tirkiyê da bi dengên AKP û MHP derbas bû û bû qanûn. Gava ev gelale cara yekem hate rojevê serokên heştê baroyan ber bi Enqerê va dest bi meşekê kirin û 23 Haziranê hatin Enqerê. Heta qanûna baroyan di meclisê da derket di navbera hukuknas û hêzên ewlekariyê da jî şer û pevçûn berdewam kir. Piştî ew qas hewildanan yektiya baroyên Tirkiye û heştê baroyan dijî vê pêşniyarê derketin. Opozisyonê jî dengê nada lê dîsa jî ev qanûn hate pejirandin. Ev derxistina qanûnê ji aliyê hukuknasan va hate rexnekirin. Berî her tiştî baron û nerên parastinê ne. Ew naxwazin mafên parêzvaniyê bikevne bin kontrola deselatê ji bo vê jî bertek nîşandan. Lê em dibînin ku deselat guh nadin wan û ev qanûn derxistin. Bi nêrîna me ev dijî mirovatiyê ye. Dema qanûn bikeve meriyetê ji vî şundatir li Stenbol, Enqere û İzmirê jî ji yekê zêdetir dê bikaribin baro damezirînin. CHP li bendeye ku ev têkeve meriyetê û vê qanûnê bibe dadgeha zagona bingehîn. Parlamenter serokê Partiya Karker ya Tirkiye tîpê Erkan Baş biryara AKP û MHP bi awayekî despotizmê nîşan da û got helwesta gelna helwesta qesrê cîbicî kirin. Hevalên me yên parêzvan ev çend roja ku têkoşînek bi hempa dikin û protestoya xwe dijî vê qanûnê derbirî. Lê deselat çav û guhên xwe girtin û zagon derxistin. Têkoşîna hevalên me xelas nabî û em hergav li gel wan dayne. Ji bo ku destelatî vê pêşniyara baroya pirjimarî paşva vekişîne, serokên baroya heta Enqerê herçiqas çalakî çekin jî lê dîsa jî ev pêşniyar derbas bû û bû qanûn. Ji vî şundatir li Tirkiye di rêxistinbûna parêzvana da dê rewşeka çawa derkeve holê ew jî zêde zelan nîne. Eyyûb Demîr, Dengê Amerîka, Enqere. Ji bo agahiyên bêhtir di vê derbarê de ez bi peyamnêrê me li Enqerê Eyyûb Demîr re axivîm û wî bêhtir ev yasa û reaksiyonên girêdayî wê şîrove kirin. Di vê zagonê da tê xwastin ku heya niha li her şarekê baroyek hebû. Ev zagon dibêje ku ji vî şundatir heke 2000 kes an jî parêzvan îmza bidin wê bikaribin ku baroyeka din damezirinin. Ana serokên heştê baroyan jî dijî vêya derketin û gotin ku eva baroyan dixwazin daveş bikin ji hevûdinê veqetînin û baroyan bikin rewşeka siyasî ji bo wî jî dijî vêya derketin. Ana ji vî şundatir ev qanûna hanê wê rojên pêşiya me da têkeve meriyetê. Yani ji vî şundatir ev qanûn wê rewşeka çawa derxîne tevahî li benda vîne lê di aliyê din da jî heke ev qanûn têkeve meriyetê CHP jî dixwaze ku vê qanûnê bibe zagona yani mehkema bilind ya Tirkiye û li wê derê jî encamekê derxîne. Di aliyê din da jî gava Eyyûb yanî niha ferq di navbêna vê proje biryarê û rewşa berê heyî yani li ser bawakî pratîkî li ser erdê wê çi be ji bo parêzeran û yani çima hilbijartina hin bajarên wek İzmir wek Enqere û İstanbolê tenê li derveyî bajarên din. Ana li bajarên din yani tevahî em didin berçav hemama pir bajarî da yani 2000 zêdetir kes hene em bêjin ku ew dikarin baroyekî damezînin. Lê her bajarî da 2000 kes an jî parêzvan dernakeve ji bo ku bajarên mezin bes dikare 2000 zêdetir parêzvana bihewîne
yani evana jî sê bajar derkevin pêş vana İstanbul, Ankara û İzmir'e yani 2000 kes bên bahev imza bidin berhev wê bikaribin ku baroyekî derxîne pêş. Ana sendîqaya baroyan yani di vî alî da dibêjin ku yani heke tiştekî wisa çê bibe hukuk wê dabeş bibe yani rengekî siyasî derkeve. Li rastî destilatiya Tirkiye jî tiştekî din dibêje ku baro ji xwe bûne siyasî. Em dixwazin ku ji siyasetê dûrxînin ji bo wê jî baro û ana hikûmet vî alî da bi hevdinê nakin. Ji xwe destûr ana ew qanûn derket rojên pêşiya me de jî wê têkeve meriyetê lê baro dibêjin ku têkoşîna me rastî ji vî şundatir wê dest pê bike ji bo ku em naxwazin ku baro dabeş bibin. Berê Eyûb yani em dizanin ku MHP li gel AK Partî wana AKP ev dengdan li dor vê yekê kirine herçendî ku dengên ku ê ku xwe di perlemanê de dengdan jî dayî yani kêm bûn gelekan ji wan dengê xwe jî nedan yani divê dereber de opozisyon yani partiya komarî gela komarî CHP û em bibêjin HDP ew divê derbarê de çi dibêjin helwesta wan wê li ser erdê çi be çalakiyên wan divê derbarê de çi ne? Yani divê ew ê de wexta ku qanûn hate meclisê rastî 417 kes parlamenter hebûn ji vana 251 kesî belê gotin û ev qanûn derket û 365 kesî gotibûn na. Lê ji vî şundatir opozisyon wiha difike em bêjin CHP, HDP, Partiya Baş û hûn partiyên din jî ku di parlemê de mînin ew dibêjin ku em ê di jî vî hewldana xwe berdewam bikin. CHP dibêje heke yani hê neketiye meriyetê ji bo ku ev qanûn heke bikeve meriyetê em ê bibin mehkema zagona bingehîn. Yani ew li gor xwendina xelkê kolana Tirkiye bi awakî giştî ev tê wateya ku em bibêjin dijberiya pêkhateyekê wek nimûne em bêjin Kurdan ji ber ku gelek parêzerên Kurdan di van sendîkeyan da hene û rexneyan li hikûmetê dikin yani dijberiyeke rasterast bo pêkhateyeke destnîşankirî heye di vê biryarê de proje biryarê. Yani divê proje hani yani li gorî vê qanûna ku derket em bêjin 2000 kes dengê dikare imza bide û baroyekî damezîne. Me ji hukuknasa jî pirsî yani tiştekî wisa dibe nave rastî pir hukuknas dibêjin ku baro hukuk ji bo hemû miroviye ji bo hemû kesiye pêwîstiyeka tiştekî wisa tune lê eva bibe nebe ez bawerim ku piştî ku ev qanûn têkeve meriyetê wê şiklekî taybetî derkeve holê. Piştî ku bihtirî pênc sedê derwîşên Îranî sînorên Îran û Iraqê derbaskirin û hatin bajarê Silêmaniyê ji bo amadebûna di merasîmên binavkirina şêxê xwe de her du welatan jî rêdawan ku piştî merasîman ew vegerin malên xwe. Pemnerê me li Silêmaniyê zanyariyên bêhtir hene. دوای ئەوەی بە مەبەستی بەشداریکردن لە پرسەی شەخەکەیان سەدان دەروێژ لە ئێرانەوە سنووریان بەزاند و بە شێوەیەکی نایاسایی هاتنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە لەلایەن هەردوو لە کاربەدەستانی حکوومەتی هەرێم و کۆماری ئیسلامی ئێرانەوە ئاسانکاریان بۆ کرا و گەڕانەوە زێدی خۆیان. دوای ئەوەی هەفتەی پێشوو شێخ محەممەد عەبدولکەریم کەسنەزانی ڕابەری تەریقەتی قادری کەسنەزانی لە نەخۆشخانەیەکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆچی دوایی کرد و تەرمەکەی ڕۆژی هەینی دەگەشتەوە شاری سلێمانی ڕۆژێک پێشتر سەدان دەروێژ لە کۆماری ئیسلامی ئێرانەوە سنووریان بەزاند و سەرڕای برینداربوونی چەند کەسێکیان توانیان بگەنە شاری سلێمانی. هیچ گرفتێک ئینشاءڵڵا لەسەر هیمەتی و پیاوە دروست نابێ بۆمان ڕاستە ئێمە دڵمان زامدار بوو سنوورەکەمان بەزان بەڵام ئەوانش حکومەتێکی ئیسلامی و ئاگای لێ و بەحسی عشق بە ئەهلبەیتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زۆر باش ئەزانن ئەوانش پێم وان نەبێ هیچ گیر و گرفتێکمان بۆ دروست بێت و ئینشاءڵڵا هەموومان بەبێ کێشاگەڕینەوە ناو وڵاتی خۆمان و پێم وابێ جێگەی خۆیەتی کە تەحسینیشمان بکەن. والله تشتكى او نزوري يعني بزوان بيان ناكريتر او نك ناراحتين براستي نازانه بتشويه باسي كم بوت والله تنانج لهرج ولا وريان قلتي نانش تويتر درويش هاتين تر بخوي خو بيغمري خو اما بريكوتين هاتين بو مال جنابي الشيخ هذا جنابي سيد علي خامنئیش خوي اعلامي كردوكا درويشي قادري ونقشبندي هیچ کەسێک و هیچ ئۆرگانێک ناتوانێت بەرگیری بکە بەس ئێمە هیچ کێشەیەکمان نییە. أولاً خوا دوما قدرتي أستاذ كمان وبيري طريقتك أو نقوية كمتمن بهيج مشكلة ما بدرس نايمت.
هاتنی دەروێشەکان ڕوبەڕووی ڕخنەی بەشێک لە خەڵک و کاربەدەستان بوویەوە بەتایبەت بەهۆی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی زیاتری لە هەرێمی کوردستاندا لە کاتێکدا هەموو دەروێشەکان ببێت تێستی ڤایرۆسی کۆرۆنا سنووریان تێپەڕاندبوو. مەریوان شێخ کەمال سەرپەرشتیاری کۆمەڵگەی مەرزی نێودەوڵەتی باشماق بە دەنگی ئەمریکای وت دوای تەواوبوونی مەراسیمی بە خاکسپاردنی تەرمی شێخی کۆچکردووی تەریقەتی قادری کەسنەزانی لە سلێمانی لەلایەن هەردوو لە کاربەدەستانی هەرێمی کوردستان و ئێرانەوە کار ئاسانی بۆ دەروێشەکان کراوە کە ژمارەیان نزیکەی 800 کەس بووە و گەڕاونەتەوە زێدی خۆیان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. لە دۆر هەلمەتن لەشکریên hêzên hikûmeta Îranî li Herêma Kurdistana Iraqê hevkarê min Canî Dîlan bi fermandarê hêzên pêşmergeyên Hizba Demokrata Kurdistana Îranî Kawa Behramî ra axivî ku dibêje da ku çavan ji ser pirsgirêkên xwe yên navxweyî bigire, Îran pirsgirêkan li derveyî sînorê xwe dirist dike. کاکەکەوە خۆشەتەوە بەڕنامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا لە کاتێکدا ئەرتشی تورکیا لەم لاوە هێرش دەباتە سەر هەرێمی کوردستان و ناوچەکانی گوایدا گیر دەکات و بنکە و بارگە دروست دەکات لەو لاوە دەبینین ئەرتشی ئیران هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان. ئەگەر گوایە تورکیا بە بەهانەی پەکەکە هێرش دەباتە سەر و ناوچانە، ئیران بە چ بەهانەیەک وە مەبەستی چی لەم هێرشانە؟ سپاسان دەکەم بۆ ئەوەی بەشدارتان کردن لەو بەرنامەیە. سڵاوم هەیە بۆ بینێرانی بەڕێز و بۆبارێستان. پێشەکی ئەوڕۆ 30یەکەمین ساڵ وەگەڕی تروری ڕێبەری مەزنی حیزبەکەمانە شەهید دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بۆ بوونەوە سەر و ڕیز و نەوازش بۆ دکتۆر قاسملوو هەموو شەهیدانی وێندا دەروێن و قەولە دەین ئێمە درێژە دەرێکی ڕاستەقینەی ڕێگاکەی بین. لە پەیوەندی لەگەڵ وەضعیەتی هەلومەرجی ئیستای کوردستاندا وەک دەزانن کوردستان بەسەر 4 وڵاتدا دابەش کراوە. ئەو وڵاتانە هەر کاتێک وەضعیەتی خۆیان لە پەیوەندی لەگەڵ گەلی کووردا لە خەتەر دەبینن پێکەوە سازانێک دەکەن. ئەگەر چی دوژمنایەتێکی قورس لە نێوان خۆیانە ببێت، بەڵام لە پەیوەندی لەگەڵ کێشەی کووردا لە هەلومەرجەکاندا هاتە گۆڕێ کێشەکانی خۆیان وەلا دەنێن و ڕوو دەکەنە بربەرەکانی کردن لەگەڵ گەلی کورد. ئەوەی ڕاستی بێ کۆماری ئیسلامی ئێران لە ئەم ماوایەدا هێزێکی یەکجار زۆری هێناوەتە سندورەکان لەگەڵ ئەوە سەر تاسەری کوردستان ملیتاریزە کردووە لە ئەوەری شۆڕشی گەلانی ئێرانەوە و دەستێکی شۆڕشی گەلی کوردەوە تا ئێستا هەموو شار و گوندەکانی کوردستان ملیتاریزەیە. لەو هەلومەرجە ئیستادا دوو هێندەتر هێزی نظامی هەم لە بواری چەکوچۆڵ هەم لە بواری ئەفرادەوە هێناوێتە سندورەکان و لەو لە نێو خودی کوردستانیشدا مۆڵی داوە. کۆماری ئیسلامی ئێران هەر کات خۆی لە قەیراندا دەبینێت لە ناوخۆدا تێدەکۆشێت لە ڕێگەی نظامیەوە بە پەنابردن بە فاکتۆری نظامی هەم هەوادار و لایەنگرەکانی خۆی دڵخۆشکە و هەم بە ئەفکاری عمومی بڵێ ئەمن هەموو خەریکم درێژە بە تێکۆشانی خۆمەدەم. ئەو هێزەی کە هێناوێتی ئەو سنوورانە بەشێکی زۆر مەترسی ئەوەی هەیە کە لە کوردستاندا جوڵانەوەکە زۆرتر بەهێز بێت. کاکەکەوە ئەم هێرشانە ئایا ئامانجی هێزێکی تایبەتە یا بۆ ڕژیم ئێران گرنگ نییە دیموکرات بی کۆمەڵە بی پەژاک بی هەموو بە یەک چاوسەر دەکات؟ کۆماری ئیسلامی ئێران بە نسبەتی پەلاماردانی گەلی کوردەوە هیچ هێزێکی بۆ جیاوازی ناخاتە نێوان هیچ هێزێک. ئەو بە کۆڵبەرەکان ڕەحم ناکە. هەمووتان دەزانن خەڵکی کوردستان خەڵک لەباری مادیەوە خەڵکێکی فەقیر و دەستکورتە، بۆ ئەمراری معاشی و ژیانی نانی وشکی خۆیان پەنا دەمەنە کۆڵبەری. ئەو کۆڵبەرەکان دەکوژێت شەهیدیان دەکات. ئەو لە گرتن و پەلاماردانی خەڵکدا لە هیچ هەلومەرجێک سەڵ ناکات و بەردەوامە لە سەرکوتی گەلی کورد. بۆیە پێمان وایە ئەو وەضعیەتێکی دروستی کردووە زۆرتر لە کوردستاندا بەشێکی زۆری بۆ چاوترسنکردنی خەڵکە.
کاکاوە ئەم هێرشانەی چەوەی لەشکری تورکیا وایە خۆدەوەی ئیران تا چەند زیانی هەیە بۆ سەر بزوتنەوەی گەلی کورد نەک لە پارچەیەکدا بەڵکو لە هەموو پاشەکان بەداخەوە ئەو ئامانجانەی کە ئەوان هەیەانە هەر ماڵوێرانکردنی گەلی کوردە ئەوەی کە لێرەدا گرنگە ئەوەیە بەڕاستی لە هەم ئەو لایەنانەی کە هێرشیان کردوێتە سەر ئەو سنوورانە لە وەضعیەتی ئیستای حکوومەتی عێراق کە حکوومەتێکی لاوازە کەڵکیان وەرگرتووە و لە عینی حاڵدا بەشێکی زۆر دەیان ئەوێ هەرێمی کوردستان لاواز بکەن هەم لە پەیوەندی لەگەڵ باری ماڵیوە هەم لە پەیوەندی لەگەڵ کێشە مەشاکلی ناوخۆییدا کاوە بەهرامی فەرماندەی هێزەکانی پێشمەرگەی حزبی دیموکراتی کوردستانی ئیران زۆر زۆر سپاس بۆ ئەوەی ماندوو نەبن دەستان خۆش بێت لێکولینەر هشداریە ددن کو نێزیکی نیڤێ وڵاتیên ئوسترالی yên ku rastî metirsiya nexweşiya dil dibin ew guh nadin asta kolîsterola xwe. Lêkolînekê diyar kir ku grûpeka welatiyan di kontrolkirina asta kolîsterolê de têk diçin û jin jî kêmtirî mêran kolîsterola xwe kontrol dikin. دو ساڵ لەمەوبەر سۆفی هەندەرسن پێیوا بوو کە حاڵەتێکی خراپی بەدهەرسی و تێکچوونی گەدەی هەیە بەڵام ئەو زۆر بە مەترسیەکی گرنگ وەری نەگرت من ئاگادار کرامەوە کە جەڵدەی دڵ لێداوم پاشان لە پشکنی تردا سەبارەت بە ئاستی چەوری لە خوێنمدا ئاگادار کرامەوە سۆفی تەمەن 55 ساڵ هەوڵ دەدات لەگەڵ نەخۆشیەکەیدا بجەنگێت لەو کاتانەی دەرمانەکانی بەکار ناهێنێت هەموو ئەمانە لە پڕێکدا بوون 8 حەب لە ناو دەستمدا بوو من ئەوم بۆ دەرکەوت کە بەڕاستی مامەڵە لەگەڵ بەشێکی زۆر سەختدا دەکەم بە گوێرەی توێژینەوەی پەیمانگای بیکەر لە ملبۆرن نزیکەی نیوەی ئوسترالیەکان لەگەڵ نەخۆشی دڵدا بە شێوەیەکی گونجاو چەوری خوێنیان کۆنتڕۆڵ ناکەن پرۆفیسۆر لە نەخۆشیەکانی دڵ تۆم مارویک لە پەیمانگای بیکەر دەڵێت ئەشی زۆرترین مەترسی ئەوە بێ کە پەل بۆ گرفتی زیاتر دەکێشێت لە داهاتوودا بە گوێرەی توێژینەوەکان گرفتی زیاتر لە نێژناندا هەیە کە هەست بە نیگەرانی دەکەن و بەرەو دڵەڕاوکە کێشیان دەکات لە سەروی لیستەکەدا بۆچوونێک هەیە کە نەخۆشی چەوری بۆریەکانی خوێن گرفتی کەمتری بۆ ژنان هەیە بە بەراورد بە پیاوان کە بە تەواوی پڕە لە هەڵا توێژینەوەکان دەڵێن وەڵامەکان لە نێوان پزیشک و نەخۆشەکاندا هەڵوێستەکان دەگۆڕێت پێویستە ئەوان خۆیان ڕۆشنبیر بکەن بەوەی خواردنی کەم چەوری بخۆن هەروەها ڕاهێنانی زیاتر بکەن و پێویستە لە چارەسەرکردندا چاودێری ورد بکرێن لە ڕاستیدا دەکرێت ڕێگە لە پەرسەندنی ئەو نەخۆشیە بگیرێت بە گوێرەی توێژینەوەی پەیمانگای بیکەر ئەگەر ئوسترالیەکان لەگەڵ چەوری خوێنیاندا ئاماجەکانیان بپێکن لەوانەیە ژیانی 4000 ڕزگار بکرێت لە ماوەی خۆلی 5 ساڵدا هەروەها دەشڵێت دەتوانرێت ڕێگە لە 13000 حاڵەتی ڕوودانی جەڵدەی دڵ بگیرێت پزیشکەکانیش دەڵێن 57000 ئوسترالی ئەوانەی هەموو ساڵێک بەدەست جەڵدەی دڵەوە دەناڵێنن پێویستە چاو لەو نمونەیە بکەن لێڤر کورد کۆنێکشن ئیرۆ بەداوی هات هەر شاڵ بن